ڕێز و خۆشەویستی هاوڕێیان ببورن تەلەفۆنە کات نامتانی خەبەرێکی تەکمیلەی خەبەرەکەی پێبوو. بەخێر بێن هاوڕێیان. وەرن یەکێک لە کوڕە نزیکەکانی بارزانی ئەوی لە سێ قسان دووی لەسەر مەسعود بارزانی بوو. وەرن سێ قسەی دووی سەرۆک بارزانی بوو. ئەویشمان ڕۆی وەڵا کاک مەسعود، ئەویشمان ڕۆی. وەرن شێری بکەین ئەوە لێرە. بەخێر بێن ئاوڕێیان. بەس لێرەش بڵاو کەم و قسە دەکەم، مشکلەک نییە، دوای ئەوە با بزاندرێ. گرنگ ئاوڕێیان ئەو بابەتە لای من بابەتێکی ئاکتوێل بوو، گرنگە و چوارەم بەرپرسی باڵای پارتیە کە لەسەر دزی دەگیرێیان هەردێ. هاوڕێیان ئەو کاتتان باش، ئەندە قسە و باز دەکەم لە ماوەی 10 دقەیەکدا، دوای ئەوە دەزانم دەڕوا. مەسعود حەیدەری یەکێک لەوەی کە لە سێ قسان دووی سەرۆک بارزانی بوو، ماوەیەکە لە 15-20 ڕۆژ جاترە سکرتێرەکەی گیراوە، بەخۆشی هەڵاتووە، بەخۆشی هەڵاتووە. سکرتێرەکەی گیرایە و دەڵێن ترافیشی لەسەر مەسعود حەیدەری کردیە کە ئەو پارەی کە دیار نمایە دەنگۆ لە نێوان 5 بۆ 6 ملیۆنە، 5 بۆ 6 ملیۆنە. دوو تەفسیر هەیە لەسەری برادەران، دوو تەفسیر هەیە لەسەری. تەفسیرەکەوەیە سکرتێرەکەی و مطلقاً گیرایە و دانیش پێدانایە لەسەر مەسعود حەیدەری کە ئەوە لەسەر پارە دیار نەبوونیشە. ئەو پارەیەش زۆرە، ینی 5-6 ملیۆنەکە، چەند ملیۆنەکە باوا بڵێن، تو بەڕێ ژمارەکەەوە نییە. 20 ڕۆژ دەبێت ئەو شتە ڕووی دایە کورەوەرە وەرە ئەمە ئاگامان لێ نەبی کاک مەسعود لەناو ئەو مشکلەی دابی، ئاگامان لە کاک مەسعودی گچکە و کوڕەکەی مەسعود بارزانی نەبووە کە ئەوەندە ئیبراز کرد. وەکیل وەزیری دایە، وەکیل وەزیر لەناو ئەو هەموو پارتیەی، لەناو ئەو هەموو پارتیەی مەسعودی گەورە و مەسعودی گچکەی کردە وەکیل وەزیر کەچی وەچی شێر زێباری، وەچی حەمدێ جاف، وەچی بروسک نوری شاوێست. برادران سکرتێرەکەی ژیرە 20 ڕۆژ زیاترە، دوو دەڵێن ئەترافی لەسەر کردیە، لیژنەی تەحقیقی لەسەر دانرایە، سەفەری لەسەر کرایە، یعنی تەواو. تەفسیرش کە شەیە کە ئەوە سکرتێرەکەی ژیرایە، تەفسیرش کە شەیە گوایە تەقدیمی عەریزەی کرد، گوایە خۆی و ماڵەوەی سوتایە و مانگێک ئیجازەی پێدەوێ، مانگێک ئیجازەی پێدەوێت، بەس گرنگ مەنعی سەفەری لەسەرە. ئەو زانیاریانە لای من هەیە هاوڕێیان، ئێمە زانیاریە بەس بڕوا دەکەم، ینی بڕوا بکەن ئەو خەبەرە تا گەیشتە دەستینگۆ 4 سەعاتی بردیە، باشە زیاتر لە 15 تەلەفۆنی بردیە، چەندین کەسایەتی لە کوردستان و بەغدا کەچیتە دوێ هەتا ئەو خەبەرە وەرگیرایە، لەوەن گۆژێتە بەردەستانە زۆیگایە درێفشەیە. بەهەرحاڵ مەسعود حەیدەری چارەم بەرپرسی باڵای پارتیە کە ئابڕووی کوردە بە پێشتر وشار زێواری دەرکرا، بەر لەو حەمدێ جاف 4 ملیارد دۆلاری بەرپرسی TBI 4 ملیارد دۆلاری خەڵکی عێراقی دزیە وونە. بروسک نوری شاوێست لە دوای ڕوخانی سەدام دەیان 100 ملیۆن دۆلاری دزیە لە هەولێرەیە. ئەوە چارەم بەرپرسی باڵای پارتیە کە لیان دزی تاوانیان لێ ئاشکرا، گەندەڵیان لێ ئاشکرا دەبێتن، دەدرێنە ئەوەکە ئابڕووی کوردە بەن لە عێراق هەڵدێن و ئاخری کوڕە گچکەکەی کوڕە هەرە گچکە و متەدەللەکەی مەسعود بارزانیە کە کردیەوە چیل وەزیر لەناو ئەو هەموو پارتیەی کردیەوە چیل وەزیر. چۆن لە گۆڕان هیچ دەرچوو، هێلکەچی پیس دەرچوو، ئاوە لە ئەوە تا ئەم برادرا من جگە لە بەدواتچوون بڕوا بکەن 3 تەلەفۆنم لۆ کردیە، بڕوا بکە مەسعود حەیدەری ئەو 4-5 دۆلارت نەدەینە، ینی بە جددی مەتەئەسفم خوارد 4 دۆلار
مەسعود حەیدەری ناینی ئەم تەلەفۆنم کردیە $50 خایاندیە بەس چێم لێ نەبووە لەبەر ئەوەی هینایتی دیرێکت بە دیرێکت لۆم کرد وەتساپەکەی قەپاتە بڕۆ بە خۆتان بە تەلەفۆنیشی قەپاتە هەموو هەوڵەکەم لەگەریدا پێم نەگیرە ئیتر لەولا ئەولا ئەو سەرچاوانەی بە منیان گوتیە خەڵکانێکن ئاگادارن دەقیقە سکرتێری ژرا 5-6 ملیۆنیش لە سەریان ئەوە بووە و سکرتێرەکەش اعترافی لەسە کردیە و پیرۆزبایەکی گەرم لە چارەم بەرپرسی پارتی دەکەین تا ئەناڕیان بۆیە دەڕێن پارتی وەرە هەموومان با بیرکەنەوە چەند مەسئولیەتی لە بەغدایە درایتە دادگا چەند مەسئولی یەکگرتوو کۆمەڵ گۆڕان کورە هەرچی حزبە بە هەموو حزبەکان کۆکێوە بەقەت و شەر زێباری ئاوڕووی کوردیان نەبردیە زۆرترین پۆستیان هەیە زۆرترین دزی و گەندەڵی ئەوان لە بەغدایە بەڵام وەرە بزانە چیان لە بۆ کورد کردیە چەند شەڕیان کردیە گەرەنگ چارەم بەرپرسی حەمدێجاف ئەو بەرپرسی ئەو باقەی TBI بوو کە $4 ملیار دزیە وشار زێباری کۆمەڵێک فەزا عەدیلی ئاشکرا بوو بروسک نووری شاوەس ئاخر کەس کاک مەسعود حەیدەری کادری پێشووی گۆڕان بۆقە پیسەکە ئێستاکە بوویتە پات هەموو ئەگەرەکان ئەوەیە کە مەنع سەفەر و لێژنەی تەحقیقی لەسەردا هاتیە ئەو زانیاریانەی لە بۆ ئێمە هاتیە بە خۆشتان دەبینن لە ئایندە ئەوەش وەکو هەموو دەیان هەواڵی ترکە ڕامانگەیان دەبینن لە چەند ڕۆژی داهاتوو و ونیشە دەبینن ئەو تەیف سامی هەرچی دەکا هەر بە تاقتەنێ ئەو جێگریتی کاکە جێگریتی لەو ڕووداوانە حزوری نییە لە سەروی هەر هەموو ئەوش من دەمەیەک بڵێ ماوڕیان شەڕی مەرکەز زۆر قورسە ئێستا کە هەموو ئەوانەی ناویان هەیە لە لای حکوومەتی مەرکەزی 50 ساڵ 100 ساڵی کەش بێ سێ ئەنزیمە بگۆڕێ هەر دەمینێ ئەو کەیسان وەکو هەرێم نییە هەر دەمینێ ئەو کەیسە لەسەری چەند سیستەم بگۆڕێ ینی مەسەلەن ببتە ئەلمانی ببتە ئیسلامی ببتە مارکسی دەوڵەتی عێراق هەر دەیەوێتن ئەو شتە ئەو لەسەری ینی تاوانی کردبی 100 ساڵی کەی پێ بچی عێراق مەرکەزە وەکو هەرێم نییە گەرنگ هاوڕێیان ئەو خەبرە لای من نەبوو ویستم لەگەڵتان ئاگادار کەمەوە ئەو زانیاریانەی وەکو گوتم بۆ ئەو هاوڕێیانە تازە هاتینە 20 ڕۆژێک دەبیست سکرتێرەکەی دەست بەسەرە یان گیرایە بانگ دەنگۆیەوە هەیە کە ترافی لەسەر مەسعود حەیدەری کردەوە مەسعود حەیدەری شوم بزرە و مەنع سەفەر و لیژنەی تەحقیقی لەسەردانرایە کاتێکی خۆش